سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم وەکو دەیبینن ئەمە هێڵکاری دڵە بەڵام دڵەکە ئێستا وەستاوە لەبەرۆشە هێڵەکان وەکو دەیبینن ئەم هێڵێکی ڕاستە ئەوە لەگەڵ دەستپێکردنی بەرنامە لێدانی دڵی بەرنامەکەش دەستی پێکرد ئەمە هێڵکاری دڵە هەر کەسێک لە ئێمە ئەگەر بچینە سەر ئامێری پێوانی هێڵکاری دڵمان یا مۆنیتەری دڵمان شتێکی ئاوامان پێشان دەدات ئاوها ئەمە پێمان دەڵێ ئەمە کۆمەڵێک شتمان پێ دەڵێ بێگومان بۆ بەتایبەتی بۆ پزیشکانی پسپۆری نەخۆشیەکانی دڵ یەک دنیا زانیاری دەڵێ ئەو خەتخەتۆکانە یەک دنیا مانایان هەیە بۆیە پزیشک کە دەچیتە لای ئەگەر پێویستی پێبێ دەڵێ بڕۆ هێڵکاری دڵ بکە تەختیدی دڵ یان ئیسیجی بکە بۆ ئەوەی هەندێک لە کێشەکانت لە ڕێگەی هێڵکاری دڵەوە بزانێت ئەمڕۆ باسی دڵی تێدایە لە هەمان کاتیشدا باسی پشتیشی تێدایە پەیوەندی نێوان ئەم دوانە چییە؟ ئێستا پێتانی دەڵێم بۆچی ئەمانە بەیەکەوە باز دەکەین ئەمڕۆ ئێستا پێتانی دەڵێم ئێمە لە دنیادا کۆمەڵێک خەڵکی زۆر سەرکەوتومان هەیە وانە لە بەرنمەکانی ڕابردووی دکتۆر ئاراس بینیتان چەندە خەڵکی بەتوانە و سەرکەوتوو لە دنیادا هەیە کورد دەتوانێت سەرکەوتوو بێت دەتوانێت کاریگەری گەورەی لەسەر ڕەوڕەوەی پێشکەوتنی زانست هەبێت بە تایبەتیش لە بوارە پزیشکی و تەندروستیەکە خەڵکی زۆر بەتوانەمان هەیە ئەمڕۆ لێرە دوو کەسم لەگەڵدان ئەو دوو کەسانە دوو پسپۆڕی دوو بواری تەواو لە یەکدی جیاوازن لە هەمان کاتیشدا ئارام ئاگداری خۆ ئافرین لە هەمان کاتیشدا هاوژینی یەکدیشن ئەو دوو کەسە دوو پزیشکی پسپۆڕن کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمدان دکتۆر سەلاحەددین و دکتۆرە ئیمان زۆر بەخێر بێن ئەحواڵتان زۆر سپاس دەکەم دکتۆر سەلاحەددین محەممەد ڕوژدی پسپۆری نەخۆشیەکانی دڵ ڕاوێشکاری نەخۆشیەکانی دڵە ڕاوێشکاری وردە لە بەریتانیا هەروەها دکتۆرە ئیمان غەریبیش پسپۆری نەخۆشیەکانی جومگە و ڕۆمانتیزمە ئەویش بە هەمان شێوە ڕاوێشکارە ئەویش لە بەریتانیا زۆر بەخێر بێنەوە بەریتانیا چۆنە؟ چڵتنان باشە؟ زۆر باشە دەرودراوسێ هەموو ڕێز و سلاویان هەیە چۆڵ بووە لەوەی کە جەنابەت هات زۆر سپاسان دەکەم ممنونم ئەمڕۆ لەگەڵ دکتۆر سەلاحەددین باسی دڵ دەکەین باسی بابەتێکی زانستی ورد دەکەین کە ئەزمموی چەند ساڵەی دکتۆر سەلاحەددین سوود لێوەردەگرین و ئەو ئەزممونە بێگومان تێکەڵ بە زانست نوێترین پێشکەوتنەکان لە بوارەدا باز دەکەین ئامانجیش ئەوەیە کە ڕێگە بگرین لە توشبوون بە نەخۆشیەکانی دڵ هەروها لەگەڵ دکتۆرە ئیمان باسی یەکێک لە بەربڵاوترین کێشە تەندروستیەکانی مرۆڤ دەکەین خانمان و پیاوان و تەمەنە جیاوازەکان و پیشە جیاوازەکان و هەمومان تووشی دەبین ئەوش پشت ئێشەیە بە هەمان شێوە دکتۆر ئیمانیش ئەزممون و زانستی تێکەڵ کردو بۆی ئەمڕۆ پێمان بڵێت کە پشت ئێشە چۆن ڕێگەی لێدەگیرێ و چۆن چارەسەر دەکرێت لە کامتان دەست پێ بکەم کەیفی جەنابتە مشکلە نییە من دەست پێ دەکەم باش سەلامەتترینیان دکتۆرە ئیمان دەست پێ تووشی مشکلت نەکەم تووشی مشکلەمان نەکەی بەڵێ شێ زیاتر تووشی بە تایبەتی ئازاری بەشی خوارەوەی پشتی دەبێت کە ئەمڕۆ تەرکیزمان لەسەرەتی باش وڵی پشت ئێشان یعنی تشتێکە گەلک زورە کە ئەعراضە مەسەرەن نەخۆش دەهێت گەل پشت ئێشانێ تقریبا پێنجەمین زۆرترین نەخۆشە کە بێتە
دكتوري ببینید پشت ئێشانە البریتانیا مشکلەکە گەلک زۆرە چێکری کە پشت ئێشانەکە نەخۆشیە تێن گەل پشت ئێشانەکە لەبەر تەأسیرەوەی گەلک زۆرە بۆ شخصەکەی و بۆ ئیکۆنۆمیە صحێل البریتانیا بخۆ تەکلفاوێ تەکلفا عیلاجاوێ و نەخۆشیەکە بخۆ ژبەر اعتبارت کەن کە نەوع ئیعاقەکە فبشت ئێشانەکە طبعا يعني ئەم تەرکیزی سەر پشت ئێشانە خارێ بکەین ژبەر مختلفە گەلک باش دێنە سەری دکتۆر سەلاح الدین بەڵێ برا تۆ بە سۆرانی قسەمان بۆ دکتۆر سەلاح الدین ئاکرەیە بەڵام ئەمڕۆ بە سۆرانی قسەمان مشکلە منە هەردوو کشێ وەزارەکەمان هەموو خوشک براینە دەست خۆش گەلک سپاس نەخۆشەکانی دڵ بەربڵاون بە شەیەکی گشتی لە دنیادا چی دەکرێت ئێستا لە جیهان بۆ ئەوەی بەر پێشگیری بکرێ بەر بگیرێ بە نەخۆشیەکانی دڵ بەڵێ پێشەکی زۆر مەمنونی جەنابتانم کە ئێمەتان هین کرد و میێوانداری جەنابەت بووین و دەستخۆشی لە بەرنامەجەکە دەکەین بە نسبەت نەخۆشیەکانی دڵ ئێستا وەکو بڵێ طب پزیشکی گەیشتە حالەتێک شتێکی زۆر نوێمان نییە چارەسەرکردنی نەخۆشی بکەین بۆیە ئێستا بەشێکی زۆر لە سوسایەتێک لە کۆمەلگایەک دروست بووە پێ دەڵێن کاردیڤاسکولار ریسک ئەسەسمنت ئەند پریڤێنشن یعنی چی معنای چێ معنای ئەوەیە کە ئێستا ئەمێ دوو هەنگاو بچینە دواوە پێشەوەی نەخۆشی جەڵتە ببین بڵێن ئەتوانین چی بکەین تووشی نەخۆشی جەڵتە نەبین دوو هەنگاوی تر بچینە دواوە بڵێم چی بکەم هەتا من قەڵەو نەبم تووشی شەکرە نەبم تووشی جەڵتە نەبم تووشی نەخۆشیەکانی دڵ نەبم بۆیە ئێستا تەرکیزێکی زۆر لەسەر ئەمەیە بە کۆمەلگایەکی تایبەتیش بۆ ئەوەی دروست کراوە بۆ ئەوەی تەکیدکردن بکرێتن لەسەر ئەم مەوزوع لە ئەزمموی ئێوە تێکەڵ بەلایەنە زانستیەکە ئەمە چۆن دەکرێت ئێوە چۆن ئەمە لە ژیانی ڕۆژانی خۆتاندا لە ژیانی فیزیشکیدا جێبەجێ دەکەن بەڵێ هەر لەسەر ئەو خاڵە مجموعەکی نەخۆشی طبعا نەخۆشی تێگەیشتن نەخۆشی و سەقافەتی تێگەیشتن سەقافەتی صحی و سەقافەتی گشتی بۆ نەخۆش زۆر گرنگە ئێستا بۆ نمونە نەخۆش دێتە لای من ئەڵێتن من چانسی من چییە من تووشی جەڵتە بم لە 10 ساڵی دابێ وە چی بکەم بۆ ئەوەی ئەو چانسە کەمکەمەوە یان لای بم بۆ نمونە مثلەن نەخۆشەکە تقریبا عمری 63 ساڵ بوو گرەیم هات وتی من لە داوەتێک دانیشت بووم لەگەڵ برادرە خۆشەویستترین بدادر پیتەر گرەیم دانیشتین لەسەر داوەت وتی هەردیتم لە خلالی ناوەندی دانیشتنەکە پیتەر کەوت کت و پڕ مرد ئیسعاف بێنە فلانە دڵی بینەوە نەهاتەوە ڕۆیشت تەواو هات ئەمە ئێستا لە کوردستان زۆر بووە وە تایبەتیش لە گەنج بەڵێ هاتەوە هاتە لای عیادەی من وتی کاکە پیتەرمان بچوو پیتەر ڕۆی هیچمان بۆ نەکرا لەبەرەوەی ئەو وەکو بڵێ ئەوە بۆ یعنی فەحس و شتی وای نەکرد بوو گرەیم ترسا گرەیم هاتە لا من وتی من چی بکەم من چانسی من چییە کە من تووشی جەڵتەکە بم وەکو پیتەر چونکە زۆر تەسیری لەسەر کرد بوو و حتا ئەگەر مەسەرەن ئەگەر کەسێک بمریتن لە دوورەوە بڵێن فلان کەس ئەمری خوای کردووە تۆزە جیاوازە لەبەرەوەی لەکەوەی لەوە کە لە بەرامبەرت ئەمری خوای بکاتن لە بەردەمت فکەوت کە هاتە لای وتی من ئەوەم چییە من بەڕاستی نامەوێ بمرم چ بکەم منش مجموعە پرسیارم لێ کرد سەغت سوکەری ئەم حاڵەتانە جگەرە جوڵانەوە حرەکە تا جۆرێتی ئیشکردنەکەی معلوماتم لێ وەرگرت دوایە فەحسم کرد پشکنینم کرد هەر لە عیادەکەم دوایە تەختیت دڵم بۆ کرد تەختیت دڵی طبیعی نەبوو دوایە قەستەرم لە بۆ بکرد لەبەرەوەی پێویست بوو بۆی بکەم دوو دەماری 100 قەپات ببوو ئەوەی کە ماوەش کە پێ دەڵێن بە ئینگلیز دەڵێن ویدۆمەیکە چییە دەڵێ ئەوەی کەوە ئافرەتی بێمێر دەکاتن دەمارێکی زۆر گرنگە 199 قەپات ببوو 199 باشە چانسی ئەوەی چییە پیتەر لەگە گڕێم دابنیشیتن ئەوە بمریتن ئەوەش لەسەر مردم بی ئەمە یەک حاڵەتی تووەمش هەر ئافرەتێک بۆ عینەن لە 53 ساڵ بوو تقریبا هات عملیاتی قاچی بۆ بکەن پێی بۆ بکەن کە هاتن عملیاتەکە بکەن ئەوەی بەنجی عام وتی تەختیتی دڵت تەواو نییە دەتنێرمە لای دکتۆر سەلاحی هاتە لەم تەختیتەکەم بۆ کرد ڕەسەن وتم ئەمە دڵی ئاوساوە هیچ مشکلەشی نییە ئەمە گرنگترین مشکلەیە کە خەڵک دەڵێ
باشە من وەزعم باشە سەحەتم باشە چ مشکیلەم نییە بچم سەردانی دکتۆر بۆ بکەم تەختیتی بۆ بکەم دەڵێ بۆ پێویست پێویست ناکە عیبم نییە ینی تەختیتەکەمان لە بۆ کرد تەختیتە تەبیعی نەبوو ئێکۆمان لە بۆ کرد ڕەنینی دڵمان لە بۆ کرد دەرچوو دڵی ئاوساوە ئەو کاتەی نەمهێشت دڵی ئەستور دیواری دڵی ئەستور بووە نەمانهێشت نەمهێشت عملیاتەکەی بە بەنجی عام بکرێ بە مەوجی مەوزعی کرا ئەگەر مەوجی عام کرا بە عملیاتەکەی احتیمالە زۆر تووشی مشکلە دەبوو فەس زۆر گرنگە کەوا ئێمە بۆ نمونە پێشەوەی تووشی مشکلە بین دەستخۆش هەوڵ بدەین کە نەگەینەوە حاڵەتی تووشی مشکلە نە ڕوونە ئێستا لەبیرتان بێت کە ستۆدیۆ ببینن ستۆدیۆ بە شێوەیەکی گشتی سەیری ستۆدیۆکەن لەوێ سیسەمێک هەیە بێد هەیە تەختی خەوتن هەیە ئەمە ژوورێکی خەوتنە لێرە دروستمان کردو پەیوەندی چییە دکتۆر ئاراز بە مەوزوعەکەی لە خۆتەوە خەوت دێ بێدت دروست کردووە لێرە نە پەیوەندی ئەوەیە کە ئێمە ئەمڕۆ باسیەوە دەکەن چۆن شێوازی خەوتنمان بە جۆرێک ڕێک دەخەین کە دوورمان خاتەوە لە پشت ئێشە بە تایبەتی بەشی خوارەوە ئەوەی کە دکتۆرە ئیمان بۆمان باز دەکا اینجا لێرە قەنەفمان داناوە قەنەفتان بۆ داناوە بۆ ئەوی دابنیشین لەسەری ئەمەش دەهێنمە لای دکتۆرە ئیمان چونکە دکتۆرە ئیمان ئێستا بۆمانی باز دەکا وەلە پشتیشمانەوە هێڵکاری دڵ هەیە ئەویش هەڵوێست لەوەیە ئەمڕۆ بۆ ئەوەی پێمان بڵێ کە ئەو هاوکارمان دەبێت بۆ ئەوی پێتان بڵین کە هێڵکاری دڵ چۆن دەکرێت و لە چ کاتێک دەکرێت دکتۆر سەلاح بۆ جوڵەیەک نەکەین دکتۆر ئیمان قەی ناکە ئێستا سەری تۆیە قسە بکەی بەس قەی ناکە ئەمە باش مشکلە نییە زۆر سپاس دەکەین خۆ دکتۆر سەلاح تووشی مشکلە دەبێت مشکلەمان نییە کەی باس کرد لە هەردوو حاڵەتەکە هی برادەرەکەی پیتەر و کلێر هەردووکیان تەختیت بۆ کردوون هێڵکاری دڵ بەڵێ لە چ کاتێک دەیکەن وە چییە تەختیتی دڵ ئەوەیە بەخۆی دڵ کارەبایەتی وەکو بڵی وایەری کارەبایە گەر بەسیتی بە کوردی باسکەین وایەری کارەبای تێدایە ئەو کە وایرە کارەبایەنە چی دەکە کۆنتترۆلی جوڵانەوەی ماسوولکەکانی دڵ دەکاتن لەبەرەوەی هەتا بە مەزبوطی هینکەن جا بەعزە جار مەسەلەن ئەگەر چ مشکلە نەبیتن چ خەلێلی تێدا نەبیتن بە جوانی ئیشەکاتن ئەگەر بێت و مجموعە خەلەل هەبیتن لە دڵ لێدان سەوا ئەن سەریعتر بەتیتر خێراتر بە دەردەکەویتن لە تەختیتی دڵ تەختیتی دڵ چییە؟ تو ئەمە لەسەر جسمە لەسەر سینگە فەتەختیتی مباشری کارەبای دڵ نییە بەس پێ دەڵێن سەرڤسی سیجی ئەو کارەبایە کە نەقل دەبیتن بۆ دڵ بۆ سینگی ئینسان هین دەکرێتن تهدید دەکرێتن لەبەرەوەی دڵیش مجموعە چەند دیواری هەیە چەند لای هەیە ئەو تەختیتانە بە مجموعە شوێنێکدا دەنرێتن محەسیلەکەی کولیەکەی بە هین دەردەچیتن بە مجموعە وەکو بڵێ دەردەچیتن ئەوەش تقریبن وەکو بڵێ 6 سانیە 6 خۆڵەکە هینی قیاسی دڵ لێدان دەکاتن و بەو نەوعی دەتوانین پرنتیکەین و سەیری بکەین و ئێوە سەیری دەکەن دەتوانن بزانن خەلەلەکانی چییە ئۆکەی هەڵوێست ئەمڕۆ لێرە هاوکارە بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکەین بەو شێوەیە کە دکتۆر سەلاح باسی کرد لە ناو ئامێرەکە پاشەوەی کە جێبەجێ بوو ئامێر کاغەسەکە پرینت دەکا و پێمان دەڵێ کە ئەو کەسە کێشەکەی چییە لەوێ بیبینین وەکو نمونە ئەمە چییە دەتوانانی بچیتە ئەوێ دکتۆرکیان بۆی بۆمانی باسکەیت ئەمە چییە چیمان پێ دەڵێ بەگشتی بەڵێ خۆی ئەمە کە وەکو بە جەنابەت عەرزم کرد لێرە تقریبان لە ئیسیجێکی کامل تەختیتی دیڵی کامل تقریبان 6 خولەک 6 سانیە قیاسی کارەبایەتی چرکە عەفوەن باش 6 چرکە هینی دڵ قیاسەکاتن باش جا ئەگەر وەکو بڵێ تقریبان بۆ ئەوەی کە شارەزانیە هیچ معنای نییە مجموعە وەکو بڵێ بەرز دەبتەوە خەت خەتوکانە چعیل ئەوەی تێدا نییە بەڵام بە ئاسانی دڵ 4 ژووری تێدایە 2 بچووکی سەرەوە 2 گەورەی خوارەوە ئەوەی بۆ نمونە ئەم بچووکێ ئەم هینە بەرزاییە کارەبایە دروست بووە لە لێدانی 2 ژووری سەرەوە باش ئەوەی تریش گەورەکەش لەبەرەوەی ژوورەکانی خوارەوە گەورەترە ئەوە تەمسیلی هینەکاتن ئەو کارەبایەی
کە دروست دەبیتن لە هەردوو ژووری خوارەوە. باش جا ئێمە ئەوە وەکو بڵێ تەبیعی ئەبێ یەک لەوە بێ لێک لەوە بێ یەک لەوە بێ لەوەوە بێ ئەگە مەلاحەزەش دەکەی کێرڤک هەیە مابینی هەردووکیان ئەوەی وەکو بڵێ لێ دەدا خۆی تەنزیم دەکاتەوە لێ دەدا تەنزیم دەکاتەوە لێ دەداتن تەنزیم دەکاتەوە. ڕوونە ئەوە ئەو خەتۆکانە شتێکی گرنگمان پێ دەڵێن و هەر بەرزی و نزمیەکیش هەر جوڵەیەک لە هێڵەکە مانایەکی هەیە کە ئێوە دەیخوێننەوە و پێمان دەڵێن کە کێشەی ئەو کەسە چییە. هەر کاتێک کە پزیشکی پسپۆر بڕیاریدا کە هێڵکاری دڵ ئەنجام بدرێ هێڵکاری دڵ دەبێت ئەنجام بدرێ. ئامێرێکی بچووکە پرۆسەکە پرۆسەیەکی ئاسانە کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک جێبەجێ دەکەن و ئەنجامەکە دەبەنە لای پزیشکی پسپۆر پزیشکی پسپۆرش بڕیاری لێ دەدات. هەڵوێستیش خوێندکاری تەندروستی گشتیە هی پەبلیک هێڵثە لە زانکۆ لێری پزیشکی و بەردەوام هاوکاریمان دەکات لە گەیاندنی پیامەکانمان. دەست خۆش هەڵوێست. زۆر سپاس دەکەم. ئێستا کە تەواو بوو لێرە لە بابەتی هێڵکاری دڵ دەبێ بڕوە لەو لا بخەوێ. ئەگەر ئامادە بووی دەتوانی بڕۆی هەڵوێست سەر کاتێک کە پێت باش بوو. دکتۆرە هاتینەوە دەتوانی پێمان بڵێ کە لەکوێ پشت ئێشە دروست دەبێ یا هیچ شتێکی دیکە لەسەر بڕبڕەکانی پشتەوێ بڵێ بێگومان باسی ئازاری بەشی خوارێ پشت دەکەین. باش والله احتمال امن بحسب بشت اي شيء دي كم اخبارت من بو خلكي كاوي جوه خدته برنامجي احتمال باش تربن كاوي صلاحي بخلكي قوتيا از بيجم قلق دهن مثلا فحوصاته وتشتاكن وابا طبيعتها نخوش يدلينا طبعا بو خبر خوش من هيا بو خلكي مثلا كبشت ايشا خبر كان صلاح بيتر مرت هريكاك جاري بلتشي يكسر مرت امن خبري خوش من هيا خبري من خوشترا بو خلكي كأز احتمال عندك معتقدات هاين خلكي سر بشت ايشانا از حسكم بوان توضيحكم يعني كبظانم بشت ايشا كتشيا سببي تشيا و بشت ايشا كأدبجم بشكل هما مهمتر بشت ايشا خطرنية همو جاري نسبك قلق كيمي هاي كبشت ايشا خطرة وأم كطبيعتها ما أم دكتور يعني حتشيه مثلا أم كوقت طلبة بوين ووقت مقيم بوين ووقت بوين دكتور أم الظانين تعامله قال حالة خطر بكين جبر أم يتفير بين تعليمه دايما وقت بيش نخوشة كتيت كودا أكواينة مثلا زراري كفتي بحبل الشوكي أدبجم دكتور همو ديزان حتى مقيم بيت ديزاني التشخيص كد ديزاني تعامله قال كد مشكلة ما أدبجم كدكتورة أو كمثلا أم نخوشة بينين قال بشت ايشي ككرونيك بينا او ازاره كمستمره دريجه كنخوشي هردي هيدي بشتتا ابشش هيفا بشتا من تيشيد اس قلقم احتمال مثلا دي بشتتا دكتوري قلت يا من ديسكيتي هات يا داري الجهه خو ان اويد يكا فاز دي بيجما خلكي صدى هشتي وبنجي سببك معين يا ابو بشت ايشي صدى هشتا وبنج سببك معين يا ابو نيه هو كارك ديالك نيه ابدا نيه تنظاني بشت ايشا كأعراضه يعني نوع أعراضه كنت بشتاتدي ايشيت هر كسكه الهر ده نفري هش نفري بشت ايشا دي بدرس بيت الجاركه الجياناوي باشا ريجي دريش خانه كتشن او يك بشت ايشي بردوامي طبعا ام توزيع كاي مثلا اكيوتا وقت قالك تيشيت دسبت كتب قوات شش هفتيه وقتيل شش هفتيه زياتر ما أبدي بيجني دريش دريجة مثلا كرونيك بينا أفش طبعا سببته تو بحثك قلق جورا كر الأمريكا كر وطبعا الأوروبا كر خاصة المانشستر يونيفرسيتي صح كرنا مجموعة كخلكي إنا كبشت إيشة بحياته خو بشت إيشة نبيه وإم كان بحماكر باشا أو مجموعة وطبعا عمريوان السيه صالي حتى شيء صالي كتتوقعت كي أو مرحلة وقت تحست كي بشت إيشانه الوان مجموعة أو بجنة كوهورت أو مجموعة نخوشك أو مجموعة كان عددك قلق زوربو يعني أم بحسي مثلا آلافات نخوشات كين هزارين نخوش إنان إم كان بوكر
أويش سحكنا بشتوان ديتن الصدا هشته صدا شيستلوان ديسك الجهة خوي هات يدري لجنة ديسك برولابس صدا سيهو بينجي ديسك هرنيشنا كيعني ديسك كأوي دي مال دجالكات نيفيدا يهات يدري والصدا نوطي تسوفاني هاي البشتوان فيعني معناه ويتشيا تشي أشعة كي ورقري أو يديك الرابط نية قال آزاري بشتي باش دينا سراويكا أو بيرو باورا هلانا تشين كا بشتي دي أشد يكسر ضلع أشعة شيء زور توشي بشت إيش عنده بيت باش أفا هي طبعا أمد بيجينا سببي كبشت إيش أنا كزيدا بيجينا الريسك فاكتور كيا أو شخصة معرضة وبشت إيشان أولا ما قوتي بشت إيشان كتشتكى هركسك تتوش دبيت باشا يعني أزبم تبيك أرئك دي بيك معرضة كتوشي بشت إيشان بيت بس هندك خلكي هاي زيادتر توش دبن مثلا هكا وزنوي زيادة بيت وضعيتها بشتاخورها نقريت بوضعيتها درست طبيعتها مثلا خو حتى حالتها نفسي تأثيرها هيك تحس بشت إيشان بكي زياتر الغير خو باش أوش كاريجرية لا عندنا منكش كاريجرية تأكيدة يك دينا سريان بتابتي أواني ك بو خلقي إيما زور قرين كاريجري خلقي إيما لهندك لو هو كارانا بله زياتر هو كارن لا إيما لبر ستايلي جيان ومانا دكتور صلاح بله داتا كان چیمان پێ دەڵێن لە جیهاندا نەخۆشیەکانی دڵ بەو پێ بێت زۆر بەربڵاون و ئەمە بۆ هەموو وڵاتانی دنیا بە هەمان شێوەیە طبعا وەکو جەنابەت باست کرد لە یەک لە بەرنامەجەکانی تر لە دکتۆر ئاراس کمیونیتی باسی ستاتیستیکی کوردستانت کرد مەسەلەن کە چەند تووشی چەند گەنجن چەند پیرن چەند نەخۆش دەبن چەند دەمرن لە چ عمرێک دەمرن ئەم داتا زۆر مهمە داتا زۆر مهمە کە بەڕاستی لە کوردستان کۆ بکرێتەوە لەبەرەوەی هەتا داتت نەبیت و تێناگەی لە چه حاڵەتێکی کە ملت نەک تەنیا یەک شخصێک یان نەفەرێک یان عائیلەکەن خێزانێک بەڵام کە ملەتی کورد ملەتی عێراقی ملەتی شەرقی ئەوسەد بۆ نمونە ئەم داتایە زۆر ضروریە فداتایەکانی ئێستا مەسەلەن کە داتت هەبێتن ئەزانی لە چه حاڵەتێکی ئەتازانی لە چه وەضعێکی ملەتەکە لە چه حاڵەتێکە بەراو ئەگەر بەتایبەتی ئەگەر مەسەلەن بەراوردی بکەی لەگەڵ وڵاتەکانی تر بەڵام ئەگەر بێت و ئیحسائیاتی پێدەڵێن بریتیش هارت فاوندیشن نقابەی وەکو بڵێ دکتۆرە نقابەی منەظەمەی دڵی بەریتانی منەظەمەی دڵی بەریتانی دەڵێتن لە عالم هەمووی 620 ملیۆن کەس تووشی نەخۆشی دڵ و لولەکانی دڵ دەبن و لولەکانی جسمی ئینسان باشە وەکو بڵی بۆڕی 620 ملیۆن لولەکانی خوێن باش 620 ملیۆن و یەک لەوانەی کەوا کە سەیرم دەکردەوە معلوماتانە بۆ نمونە لە 2019 تا 2021 تقریبا ژمارەکە لە خلالی چەند ساڵێک 10 ساڵێک 15 ساڵ ژمارەکە دەبڵ بووە یعنی هەر بەرەو زیاد بوونە ئەوە دووەم سێیەمینی بۆ نمونە لەسەر ئیحسائیاتی 2019 290 ملیۆن پیاو تووشی نەخۆشەکانی دڵ لولەکانی خوێن بوون و لە ئافرەتیش 260 ملیۆن کەس توش بوون فژمارەکانیش وە هەروە زۆرە و پێش ئێستاش بۆ نمونە لەگەڵەوەش کە احتیمالە بڵێم لە ژیانی ئافرەت بەراوردی کەی لەگەڵ چەند ساڵی ڕابردوو احتیمالە ئێستا باشتر بیتن لە ماڵەوە هینی غەسالی قاپی هەیە غەسالی جلوبەرگی هەیە کاتی زیاتریە احتیمالە مەسەلەن خێزان مناڵی کەمتر هەیە بە لەگەڵەوەش نەخۆشی دڵ و لولەکانی خوێن زۆر زیاتر بووە لە هەر سێ ئافرەت یەک ئافرەت نەخۆشی هەیە ئەم ژمارانە ترسناکن بۆچی هێندە بەربڵاوە نەخۆشەکانی دڵ بەڵێ ئەمانە دەگەڕێتەوە بۆ زۆر مەجموعە خاڵێک دەگەڕێتەوە یعنی دەگەڕێتەوە بۆ ئەوەی بۆ نمونە خۆراکە نەخۆشی زەختە نەخۆشی چەوراتیە هەروەکو دکتۆرە باسی کرد مەسەلەن لە پیشەکە جۆرەی پیشەکە بە تایبەتی ئێستا مەسەلەن لە ئەوڕۆپا پاشەوەی کە کۆڕۆنا هات پاش کۆڕۆنا خەڵکەکە لە ماڵەوە ماوە
جوڵەی نەکرد کە جوڵەی نەکرد کێشەی زیاد کرد کە کێشەی زیاتر بوو زیاتر معرض بوو بۆ نەخۆشی شەکرە معرضی زیاتر معرض بوو بۆ نەخۆشی چەوراتی و وای لێ هات حتا لە ئۆفیس لە لەندەن بۆ نمونە خەڵکەکان ئەوانەی خاوەنی عقارات بوون وتێنگان کە مشکلێکی زۆرمانەیە کەس نایێتەوە ناو عقارەکان هەموو لە ماڵەوە ئیشەکەن ئێستا بۆ نمونە کڕین و فرۆشتن لە ئەوروپا هەموو لە ئۆنلاینە کە لە ئۆنلاین بی معنەوە دادنیشی لەسەر کورسی بەرامبەر کۆمپیوتەر فەوەی لێ هاتووە مەجموعە خاڵێکین کەوا هەمووی کۆبوونەوە وای لێ کردووە ئەم نەخۆشانە ئەو نەخۆشیانە باو ببیتن و زیار بیتن باش دێنە سەر گرنگترین ئەو خاڵانە بۆ ئەوەی کە هەرێک لەو خاڵانە بۆ بینەری ئێمە بۆ خەڵکی ئێمە چارەسەرکەین بۆ ئەوەی تووشی نەبن بۆی تووشی نەخۆشیەکە نەبن واگەر تووشی یەک لەو هۆکارانەش بوو بن کە سەردەکەشن بۆ نەخۆشیەکانی دڵ زوو چارەسەری کەین و بۆ ڕابگەینەکو پیتەر نەکەوێ و بمرێ ئەکید دوای دکتۆر سەلاح وەکو نمونە باس کە لە بەنامێکی دی وەنیا هەواڵی نەخۆشمان بداتێ نە ئینشاڵڵا ئینشاڵڵا دکتۆرە هۆکارەکان بله بۆ خەڵکی ئێمە هێندەی ئاگاداری ڕاستە تۆ لە چێڵتنامی لە بەریتانیای بەڵام خواگەداری خەڵکی خۆمانی بەردەوام تەلەفۆنت بۆ دێوانە طبعا بەربڵاوتنی هۆکارەکان لای ئێمە چییە بۆ پشت ئێشە نەفسیە بله ئەس هەرد بێژمە ئەو بێژنە منیش ینی مەسەن ئەس گەلک دێ نەخۆش دێ تەلەفۆنێ بۆم کە دێ بێژنە من پشتا منێت تێشید ئان ئەوە منە تێشید ئەس بێژمەوە نەفسیە پێیان نەخۆشە پشتی دێشێ پشتە حەسکە مەثلەن سەبەبێکی هەبیت کە عیلاجی بکرێ بەس سەبەبی و عیلاجی و ئەساسی کە نەفسیەکەیە طبعا خەڵک سەر زغوتاتی مەثلەن زغوتاتی زۆرە زغوتاتی ئیشە زغوتاتی منداڵە زغوتاتی ماڵە هەر کەسێکی مەسئولیاتی خۆی هەیە ئەتو بزانی و نازانی تەئسیری لەسەر مێشکت دەکا تقريبا لا بهديني بله يعني تأثيري المتكت مثلا نفسيا ربطك زور نزيكي هنا بين إحساسي ما بإيشي وقال قلق نفسي أوكي بله لنواني هس كردني إما بآزار بله ولانا دروني كا ستريس بله كشتاري دروني بله پەیوەندی هەیە یعنی من ئەگەر سترێسم زۆر بێ زیاتر هەست بە ئازار دەکەم ئەگەر ئازاری پشت ئێشەش بێ هەکەر ئازاری پشت ئێشە بیت هەکەر مثلەن پێتە بێشیت هەر جەهەکێ ئیحساسی بە ئێشانی بکەی و ئەلەمی بکەی ڕەبطی هەی گەر حالەتە نەفسی ئەمە هۆکاری یەکەم لاانە دەرونیەکە هۆکاری کە چی هەیە وەزنە ئەvە ئەدوێژم مهمترش احتیمالە بەس ئەvە وەختی دوێژنێ نەخۆشیە العصرە کە قەلق و سترێس و ئەفتانە بەس ئەدوێژم یا المهمتر الوێژ گەلک وەزنە طبعا وەختی ئەم پشتێ بەحسی پشتێ بکەین رب العالمين پشتێ دروست کردی بطريقەکێ کە یعنی تحملە وزنێ مە بکات مەهەمە یعنی مە هەلگریت وزنێ مە الفي بشتي قوترين جزء الجسم محمي كبشته وطف ربط كريا بأيكودو كمستحيلة إلا قوتك قالك بقوة هبيت حتى تو بشيء تأثير البشتي بكي أنا الفقرة بكي يربط كريا ونا بين فقرة ووقت تسحكي بشتيش راسنية بيشك خارة باشيش دهيتها بيشك راس ترتبيت أفاش أفا ثوراسيكا جهيسينجيا باشيش أفا وجدت سحكي فيري أو أم بحثت كين بشتي بني بشتي أفا زختك هم مو سرفيري تشيد بيت هر نيف كيلوي وزن ما زيادة بيت 2 كيلو زختي سر بشتي تشيد كت 9 كيلو ب 2 كيلو نيف كيلو وزن ما زيادة بيت 2 كيلو زختي زيادة كت سر بشتاما دكاتا چوار هێندە بله 9 کیلۆ کێش بله زیاد بێ بله 4 کیلۆ کێش دەخاتە سەر بله پشتت و تووشی کێشت دەکات بله ئەڤەش چنە ئەڤە نەبعەن ئەف دسکانە ناوبەینە فەقەراتە نەخوین تێدایە و نە ئەعساب تێدایە فمثلا دەبێشتە دسکێت من و نزاچێ ئەڤە ئێشێ چێ ناکەت قەت ئێشێ چێ ناکەت ئەڤە وەختێ وەکی دێژنێ شۆک ئەبزۆربەر أو زخت السر فقرات شد بيت أفا امتصاصت كت أف ديسكا هالي دمجيت حتى زختك سر بشتي كم تربكت فأزارنا كتبخو يعني باش. كفقرة طبعا وقتيتو مثلا وزنك زيادة بيت وزنك زكيدة زيادة بيت المنطقة زكيدة زيادة بيت
دي چکد دي زختيل سرفي منطقي كد دي بتا بيش يعني اف تركيبه بشتي دي خار بيت دي محاوله بيت راست بيت فزياتر زختي سر بشتي چيت كد ازاركه چيت بيت باش هموش طبعا احساسي ما بو ايشي واويدي همو چي تم مشكي سنتري مشكيش كاحساسي ما بازاري قلق نيزيكا الاحساس ما بو يعني بو كنفسيته ما تشطفه فدبيني مثلا النفسيتويه مانديه اني قلقه ان عجزه دي بيجي حستكد مثلا بشتوي زي تربيه انيش ازارك كإن جنرال يعني عامه زي ترتبي اختي قلقي هو كاري ديك هي خو بله خو بيوندي تشا بشتيشا خو طبعا قلق تاثير اخويا هاي وقتي ام بيجين وقتي كأم بحثا ايشيت كاين وايش هكا زورترين نوع ايش ما هي بشتامية مثلا ام حس بشت ايشانت كاين يك برسيان بورا جوري خو يان ماوي خو يان هردوكي يعني الشوازي خو يان ماوي خو هردوكي باش دي مالات بو ويكا بزاين تشي بلام بله بيم خوش بلقل دكتور صلاح بس مستر هندك له كارك بله دیسان باسی خەڵکی ئێمە گرنگترین ئەو هۆکارانە چین لە خەڵکی ئێمە کە ڕەنگە سەر بکێشن بۆ توشبوون بە نەخۆشی وەکو هاوڕەکەی پیتەر بڵێ من گەرانتی چییە من لە ماوەی 10 ساڵی داهاتوو تووشی جەڵتەیەکی دڵ نەبم تواز لە پیتەر ناینی دووەڵا ئاخر پیتەر زۆر ناخۆش بووە لە بەردەمی ئەو هاوڕەیەکی لە بووی عاجز ئارێ وەڵا پێم ناخۆش دێمە سەرخۆشی ئەوەی مەسەلەن کە وەکو بڵێ طبعا هەند مەجموعە وەکو بڵێ هەندێک شت هەیە هەمومان دەیزانین بەڵام ئایا زەروریە ئێمە بەڕاستی بیری لێ بکەینەوە بۆ نمونە یەکە کە مەسەلەن کە نەخۆش دێتن باسی من باسی جگەرە بۆ دەکەم دەڵێم خۆی لە پسە پاکیتە کە نووسراوە دەڵێتن جگەرە دەکوژیتن جگەرە سەرەتان دروست دەکات هەتا ئێستا شار مەوجود لەسەر پاکیتەکە بەڵام بۆ نایکەین قەزیەکە ئەبێ بزانی خەڵک تێبگاتن تۆزێ هەندێک زانیاری زیاتر بیتن و هەندێک بیری لێ بکاتەوە من پێ دەڵێم خێزانت هەیە دەڵێ باڵێ خێزانمەیە مناڵت هەیە دوو مناڵە چەندە عمریان دەڵێ 16 و 21 دەڵێم ناتەوێت لە دەوروبەریوان ببینەی هەتا 70 ساڵی 80 ساڵی ڕەسەن بیر دەکاتەوە دەڵێ بەڕێ وەڵا دەتەوێن دەڵێم ئەم جگەرەیە ڕێگایکە کوور دەکاتن نایەڵێتن تۆ دەوروبەرەوی ئەوان بی ئەم هینکردنە فێرکردنە زۆر زەڕوریە کە نەخۆش لەو نەوعی بیرکاتەوە فەوەی کە عیلاقی پەیوەندی هەیە بە کوردستان بە تایبەتی لەبەرەوەی من کوردم هاتوچوو دەکەم لەوە چەند 23 ساڵە 20 ساڵە لە بەریتانیەمە بەڵام زۆر ئاگاداری وەزعی کوردستانیشم و پێشم ناخۆشە کە دەبینم ملەتی من نەخۆشەکان ئاوا فجائی دەمرن و گەنجەکانمان دەمرن بەبێ ئەوەی فحوساتێک بەبێ ئەوەی شتێک بکرێتن احتیمالە نەخۆشیێک بیتن کەوا هینێ بکرێتەوە سەلاح شتێک بڵێم قەیناکە فەرموو قەیناکە تۆزێک ئاسایە دکتۆر سەلاح جگەلەوەی کە کەسایەتێکی زانستی یەکجار تایبەتە کوا کەسایەتێکی زانستی یەکجار تایبەتە و زۆریش سەرکەوتووە لە بەریتانیا لە هەمان کاتدا ئینسانێکی باوەڕداریشە کەسێکی ئیمانداریشە لەبەرەوە دەمەوێت لێ پرسم خەڵکی ئێمە دەڵێ تەمەەن خوای گەورە دیاری کردووە من جگەرە بکێشم یان نەکێشم هەر دەمرم هەر لەو کاتەش دەبم کە بۆم دیاری کراوە ئێستا تۆ کەسێکی ئیماندار و باوەڕداری بۆچی خەمتە خەڵک جگەرە نەکێشێ بۆی زوو نەمرێ ئاگای لە خۆی بێت خواردنەوەی کوحولی نەخواتەوە بۆی زوو نەمرێ تۆ دەتوانی بەمانە وا بکەی کەسەکە ینی ئەمانە وا دەکەن تەمەنی کەسەکە کورت بێتەوە و ئێستا باس کرد زووتر بمرێ بەڵێ خاڵێکی زۆر جوانت باس کرد دەمەویست بە ئەخیرەکەی وەکو بڵێ کۆتایەکەی پێبینم بەڵام ئەمە هێناوە پێشەوە مشکی لەمان نییە بارێتارە دەفەرمێت لە قورئان مەسەلەن دەفەرمێت دوو ئاەت هەیە کە دەمەوێت باسی بکەم یەکەمیان دەڵێ وئیذا مەرضت فهو یەشفین ناڵێتن دەڵێ ئەگەر من نەخۆش کەوتم خوا شیفام دەنێریتن بەڵام دەڵێتن ئەگەر من نەخۆش کەوتم ئەگەر من خۆم نەخۆشم کرد لەبەرەوەی تقریبا نزیکی 160 زیاتر احتیمالە لەو نەخۆشانەی کە ئێستا باوە لە دەستکردکاری خۆمە ئۆکەی ئاەتەکە دەفەرموێ ئەگەر من خۆم نەخۆش خست بەڵێ ئەو شیفام دەدا وئیذا مەرضت فهو یەشفینی ناڵێ خوا نەخۆشم دەکات ناڵێ ئیذا هو ئەمڕەضەنی یەشفینی ناڵێ ئەو تووشی نەخۆشیم ناکەم دەڵێ من خۆم تووشی نەخۆشی دەکەم ئەوش هەر ڕەحمە پێداواتن باش بەڵام خاڵی دووەمیش قەدەر بە دەستی ئینسانە
قەدەر بەدەستی ئینسانە دروستکەی دە ئینسانە ئەگەر نەبوایە مەسەلەن بۆ محاسبە دەکرێتم هەر لە ڕۆژی قیامەت محاسبە دەکرێم لەبەرەوەی مەسئولم لە هەڵس و کەوتەکانی خۆم هەڵس و کەوتیش هەر ئەوەندە نییە مەسەلەن ئیشی چاکە بچمە مزگەوت یان نەچمە مزگەوت نوێژ بکەم یان نوێژ نەکەم ئەوەشی کە بڕیار لە دەستی منە سەحەتی خۆمە باش من بڕیار دەدەم باش بۆ کوردانی بەریتانیا بەباشی دکتۆر سەلاح دەناسن لەبەرەوە پرسیارم لێ کرد ڕاستە ئەوە پزیشکی پسپۆڕی ڕاوێژکاری نەخۆشەکانی دڵ لێرێ بەڵام لە هەمان کادا یەکێک لە بەریتانیەکان کوردانی بەریتانیا دەزانن کە لە بانکخوازیشدا ڕۆڵێکی یەکجار باشی هەیە و زۆر هاوکاری کوردانی ئێمەیە لەوێ ئەو یعنی مەسەلەن ئەوانەی کە ئەو فاکتەرانە ئەو فاکتەرانە مرێت بەڵێ یەکەمیان بەنسبەت ئەوەی کە پەیوەندی هەیە لە کوردستان خواردنە باشە خواردنیش دەمەوێت یەک مەجموعە وەکو بڵێ خاڵی بە کورتی باسی کەم یەکەمیان ئەوەیە کە دێتە مەوزوعی خواردن ئێمە چوار پرسیار لە خۆمان بکەینەوە چ دەخۆم چەند دەخۆم چ کاتێک دەخۆم بۆ دەیخۆم باش چەند دەخۆم ئەمە مەسەلەن ئەمە هەموو دیارە ئینسان ئەبێتن کەواتە تۆ پێویستت پێبوو بۆ نمونە خواردنت خوارد تێر بووی نزیکی تێربوون بووی ئەبێت تەواوکەی یادی شەرنیە ئیلا لەبەرەوەی قاپەکە تەواوکەی یان میێوان هاتووە عیبە ئەبێ گەرنەی خۆی جوان نییە قاپێکی تر زیاد بکە چونکە ئێمە میێواندارین کورد بە تەبیعەتی وایە هەز دەکەین یانەی مەسەن بۆ نمونە دایکم خوانەکە کەس میێوانی دایکم بیتن ئەبێ مەسەلەن قاپ پڕ دەکاتەوە و کەوچێکی دەینیتن ئەوی نزیک دەکاتە سوێن دەخوێنیتم بیخۆی ڕەبوت وە لە کەلتوری ئێمەکەوە ئەگەر هینکەی ئەبێ وەکو بڵێ زۆر بخۆی ئەگەر زۆرت خوارد معنایەوەی ڕێزت لەگرت لەو خاوەنی ماڵەکە کەم خواردن دوو چ دەخۆی ئەمەش وەکو بڵێ لە بەرنامەکانی تر باسکراوە نامێ مەسمە ناو مەوزوعەکەی سێمینی کەی دەخۆی بۆ نمونە مەجموعە ماڵ دەزانم سەعات 11 فاسۆلی دانێتن 11 شەو فاسۆلیە و برنج و کوبە و تەرتیبات و یان مەسەرن دەبینی گەنجان لەگەڵ ڕێزم هەموو خوشک و برای منن دەبینی بە ئیسکاندا دەڕوای بە فلانەکە کافیتریەکان سەعاتیەک و دوو خواردن دەخۆن تۆ 20 ملیار وەکو بڵێ بەکتریایە لە جسمی ئینسان کە هەوڵ یارمەتی هەزمکردن دەداتن ئەمانە لە سەعات 5 هەتا 8 بەیانی ئیشەکەن شفتیان هەیە و سەعات نیوەڕۆژ ئیشەکەن شەوان یارمەتی جگەر دەدەن شەوان قەپا دەکەن دەڵێن تەواوە علاقەمان پێدانە بەیانی وەرە ئەو بەکتریا سوودبەخشانەی کە یارمەتیماندە لە هەرسکردنی 20 ملیار شەوان دەخەون کارێکی تریان هەیە کارێکی تریان هەیە پەیوەندیان بەرزکردنەوە نیە علاقەم پێدانە ئێمە عکسمان کردوتەوە شەو دەخۆین بە ڕۆژ نایخۆین فەوەی لێ هاتووە ئەم خواردنەکەی دەیخۆین تەسیرمان لێ دەکات سێ جەممان هەیە ئێستا مەسەرن هەر لەسەر ئەو سێ جەمەش ڕۆیشتوونە بەیانی نیۆڕۆ ئێوارە جای تەر برسیبی ئەبێ بیخۆی مەشغول بوو ئەبێ بیخۆی داوت بی ئەبێ بیخۆی دووربی ئەبێ بیخۆی وای لێ هاتووە بەشەکە ئەوجا وای لێ هاتووە کاتێ دەبێ نام ئەبێ دەبێ نان بخۆی بەس ئایا ضروریە نان بخۆم نەزڕوریە نان بخۆم ڕەنگە برسیمە لە برسی نەبیتن ئەو خاڵانە هەیە زۆر گرنگە بەنسبەت خواردن کە تقریبا 132 مردن لە نەخۆشیەکانی دڵ و لولەکانی خوێن دەگەڕێتەوە بۆ خواردنی غێر سەحی خواردنی ئەگەر کەسێک برسی نەبێت بۆ سێژەم دەتوانێت هەوڵ بدا بیکاتە دووژەم باشترە باشترە بۆ نەخۆشەکانی دڵ بۆ نەخۆشەکانی دڵ کەم خواردن هەموو نەخۆشیەکە و هەموو ئازاری مەفاسڵی نەخۆش دەیێتە لە کنە من ڕۆماتیزمی هەیە ئازاری پشتی هەیە هەر نەوع نەخۆشیەکە بەحسی خواردن دەکەین دەڵێ دووژەم نان بخۆ دووژەم نەدووژەم یەک ژەم ئێستا مۆدێلێکی هاتیە دەرێ پێ دەڵێن ئۆماد یعنی یەک جەم ڕۆژێ دەخۆی یەک جەم دەخۆی ئەوەی تریش بە ڕۆژی دەبی بۆ نەخۆشەکانی دڵ قەیناکە یەک ژەم بخوا ئێستا مایکل مۆزلی مەسەرەن زۆر ئێمە حتا بەرنامەجەکانی ئەوانەی کە دەڵێ کێشت دابەزێنە ئەڵێ ئەمە بخۆ ئەمە بخۆ ئەمە ئێستا علمی حەدیث دەڵێ چی دەڵێ مەخۆ مایکل مۆزلی کابرایەکە دەتوانانی سەرچکەی بە ئۆنلاین بەریتانیا دووشەم و پێشەم بە ڕۆژ دەبیتن قەنەعەتی هاتووە کەەوە ئەسڵەن نەیخۆی نەک هەر بڵێ چ بخۆم چ نەخۆم چ باشە چ بخۆم چ باش نییە ئێستا لەبەر ئەوە ئاوها تەزدیقت کرد ختمت لێدا لەبەرەوەی دکتۆرە گوتی یان بۆ نەخۆش لەبەرەوەی دکتۆرە گوتی اتفاقمان کردیە کێشە ناکە بەڵام بۆ نەخۆشەکانی دڵش کەواتە باشە بۆ پاراستنی دڵ ئەی طبعا کەمتر بخوا
زەغدا دەبزێنی چاوراتی دادەبەزێنیتن مەجال دەداتە دڵ ئیسراحەت بکاتن مەجال دەداتە دڵ هینی بکاتن مثلا چۆن ختمی دەکا چۆن ڕێکی دەخا دکتۆرە دێمە وڵات ئەو بەشەی کە ماوە لە کات کە زۆر نەماوە فاکتەرەکانی دیکە بە خێرایی باز دەکەین لەگەڵ هەڵسەنگاندنی مەترسیش بەڵام با بچین بۆ شێوازی خەوتن چونکە فەرمو دکتۆرە دەڵێ دکتۆرە بچێتە ئەو بەر تۆ لەوێ بە من دەسمە لەوێ بە بۆی پێی بڵێ کە چی بکات دکتۆرە دەڵێ خەو ماوەی خەو کاریگەری هەیە کەواتە طبعا دەبێ خەومان خەوی تەندروست بێ واتە طبعا خوي زوبي يعني اما مثلا اما ناتوانم تحديد كم يعني چه كاتكي بخوي بس امن مثلا اما دزانين وبيغمبر صلى الله عليه وسلم زور توضيحي كرديه كاتو بيشي نواجي عشاء دانيشي تواو يعني علمكي بخود ورقري يعني تشتكي استفادة بكي يعني شكك اويت نبي كاتي خود مثلا زعير نكب هرب خو زيبن في طبعا يا مثالي كتو سعد ده ينصدا خواتا الفيدرنج ترنبيت تبر اتو جسمي استراحتي دي جسمي خو استراحتي دي مشكي خو وتاكيد چندي تو روجي بخوي ناقة 2 ساعات و 3 ساعات روجي لنيوان زو خوتن يا خوي تندرست زو خوتن و تير خوتن لقل ازاري پشت امانه پيونديان چه قالك تأثيرها هي تأثيرك إنه كان مختيتو شفي ننفي مادة هاي المشكيدة أو مادة بيجنا NADA أو مادة رأسا كم تبيت وقتيتو هشياري شفا ساعة 2 ساعة هشياري أو مشكية رأسا دي علامات دات أو مادة تتخاري أو مادة لسنتركي مشكية ربطة قل إحساسي بو آزاري وقتی اف ماده که کم تبید رأسا او سنترکا NADA activation تبید و زیدت بید اویدیا کت ADA اوكي ADA که زیدت بید و احساسي بآزارت کی اگر کسیک درنگ بخویت بله او ماده یان نخویت بله او ماده زیاد درجه وادەکە جستە ئێمە هەستیارتر بێ بۆ ئازار زیاتر بە ئازار بەێ بۆ پشتیش بە هەمان شێوەیە بۆ هەموو تشتێکی باش بۆ ئازار کە عامەتەن باش ئەمن نەخۆش دەهێتە نەکمەندی ئەوولی کە بێژمێ بەحسی خەوا خوب کە بوو من چۆتەوە خەوا من لە سەدا نوتە 95 دەبێشتێتە من هەر خەو نییە و بساڵە بۆیە ئازاریش زۆر بساڵە من خەو نییە باش ئێستا هەڵوێست دەیەوێ بخەوێت بەێ باشترین شێوازی خەوتن چۆنە باشا تبي طبعا او ابخو ام ظانين كمثلا تشبوا ما مناسبه ام تشطف مرتاحين عاده وقتيت قلت في مرحله مثلا نخوش بشت اشياء او يدي ام تحويلي ثيرابيستي تكين باش او يديوان كان سحكنا جهوان سحكنا نوعي بيداوان سحكنا نوعي دوشكي او يدي بس عاده تبي تو مليتا بيت خاري يعني ابانو كاف وضعيه نك بشتا خو تبي ابانو كراسكت تبي بيت فخاره هشكو بيت فخاره بشتا خو حفكه خو تبي سبورت كت بباليفكه افيا طبعا تسر بشتي عاده امد بيجين السرخي راسته تبنفي واجنو اخو يا الله يزبيكها لسر راس سر راس بله واجنو اخو او وطف بيلا وطف بيلا بله يعني مثلا دي سبورت كي باليفكه كي انا لنيواني بله لنيواني اجنو كان جايبنه طبعا هاد ايكي هي مثلا حسب ازارتي عندك هي مثلا نشد مفصل اخو حركه بيبكت نشد او يدك ابد طبعا بيرسونال كنا توانيت بردوام لسر تنشتي راسي بيد تاكيدنا بله سر تنشتي بلام زياده لسر تنشتي راسي طبعا واوش تشتكى في عمر صلى الله عليه وسلم يبحث كري ابا تاكيد يعني كفكريش بين بيت بكين اما ظاني تشتكي درسته زختي صار رخي راسته صار رخي تشبي ناكد كاو دله مركزي خوينيه واويديه بس يدله استا دكتور صلاح بليد دله صوت لسطوه واي دكتوره بس ام عاده يعني كمثلا ازبجم يعني وقتي خوات دبيني مثلا دبيت ساعه يازله نوع اويديه هلاك دبي مثلا دي تحس كيك خوا وقتي اف مرحله اف ساعه عبركر خوا كتشيت باش دكتور صلاح هر براستي كومنتي خوتن بيبلي بيوندي هي لسر خوتن لسر لاي راستو دل
طبعا لای ڕاستە لەگەر بخەوی لەسەر لای ڕاستە تۆ دڵ نزیکی سنگ نابیتن زەختی ناکەوتە سەرێ و زۆر ئەوانە مەسەرەن ئەوەی کە دڵە کوتەیان هەیە زیاتر هەستی پێ دەکەن کاکات دێنە عیادێ مەسەرەن دەڵێ من دڵە کوتەم هەیە بە تایبەتی بە شەو بە تایبەتی کە لەسەر لای چەپ دەنووسم دەخەوم باش فطبعا صحیح ئەوەیترە لە لای ڕاستە بیتن نەموت یەکسەر سەد سەد فەرموو دکتۆرە هەڵوێز دەست خۆش زۆر سپاس دەکەم ئێستا بە ئەو کاتێک کە ماوە دکتۆر سەڵاح دەبێ یان یەکسەر بچین سەر ریسک مانەجمنتەکە کورتێ بە چۆن ئەو فاکتەرە مەترسیانە هەڵبسەنگێنین و ڕێگری لێ بکەین بۆی خەڵک بە ئاسانی تووشی نەخۆشەکانی دڵ نەبێ بە ئاسانیش بەهۆی نەخۆشەکانی دڵەوە نەمرێت ئەوەی کە مەسەرەن خاڵی دووەمە ئەوەی زەختیش ئەوەیە مەکوو بڵێ تاریقی خۆی هەیە هین بکرێتە نەکوە تۆ ئاعرازەکەت هەبی بچی زەخت وەرگری شوێنی خۆی هەیە یان بچێ لای مزەممەد بڵێ هەژدایە و بچی هین کە ئەوش تاریقی خۆی هەیە دەتوانی هەر لە وەکو بڵێ لە ئینتەرنێتیش بدۆزیەوە باش بەڵام مەسەرەن زەخت زۆر گرنگە لەبەرەوەی تقریبا نزیکەی 10 ملیۆن کەس بە ساڵانە لە 2021 مردووە لە مزاعفات و ئیشکالەکانی زەخت سێمینی چەوراتیە چوارەمینی بۆ نمونە جگەرە کێشانە جگەرە کێشانش ئەوەی کە من ملاحەزم کردەوە لە کوردستان لە چ دەست پێ دەکاتن لە وەختی هەرزەکاری دەست پێ دەکاتن و وەکو بڵێ بەشێک لە پیاوەتیە بەشێک لە هینە وای لێ هاتووە لە کۆمەلگای خۆمان ئایا دەزانی دکتۆر ئاراس ئەگەر بێت و جەناب جگەرە ناکێشی من سەتاسەتم ئەو کەسەی کە جگەرە دەکێشیتن ئەگەر ئەمڕۆ جگارە بکێشیتن 150 چانسی مردن و سەرەتان و جەڵتەی دڵ کەم دەکاتەوە فەوری ئەگەر ئەمڕۆ بکێشیتن بکێشیتن 10 ساڵیش بی 20 ساڵیش بیتن ڕاگریتن ئەمڕۆ بەیانی بە 150 چانسی خۆی لە مردن ڕۆژی دوایەوە باش بەحث علمی عینی تشتیش دەکەوتە لەسەر بەفاصلی بە هەمان شێوە عینی تشتی ئەمن نەخۆش دەیەت ڕۆماتیزمی بۆی دروست بووە پێ دەڵێم استیفادە ناکە عیلاجی بدەمێتەوە بڕۆ جگارەی ڕاگرە دوای وەرە بە عیلاجی دەست پێکەین جوانە ئاخیر خاڵی بەنسبەت وەکو بڵێ ئەو شتانەی کە هین دەکاتن کە زەخت بەرز دەکاتن چەوراتی بەرز دەکاتن و معڕەز دەبیتن بۆ نەخۆشی شەکرە زۆر دانیشتنە بۆ نمونە ئێستا بچێک ماڵی میوانداریە گەبینی مەسەرەن هەر ماڵێکە 4 سیارە هین کراوە کوڕەکە هەیتی برایەکە هەیتی فلانەکە هەیتی جوڵەکە نییە پێش چەند ساڵێک کە هاتمەوە کوردستان برا معاملەیەکی هەبوو دکتۆر ڕەحمەتوڵڵا لە معاملەیەکی هەبوو لە ئۆفیسەکە ئەو مەشغوڵ بوو منیش دانیشتم لە ماڵم وتم ئەچم معاملەکەت بۆ دەکەم بەس میسال لە هینەی کوردەواری یانی چوم ئەوڕەقەکەم برد چوومە لای موظفە گوتی بچۆ لای کاک تەحسین چوومە لای کاک تەحسین گوتیام لەکوێ کاک تەحسین گوتیان لەو غرفەیە چوومە ئەو غرفەکەش تقریبا مەترێک و نیم بە 2 مەتر بوو یانی والله تەوقیعێکی کرد بە قەڵەمێکی سەوز گوتی بچۆ لای کاک محسن کاک محسن لەکوێ گوتی ئەوە تای کاک محسن لە تەنیشتمە بچۆ لای کاک محسن تەوقیع کرد کاک محەممەد تەوقیع کرد یعنی هەموویان دانیشت بوون لە یەک غرفە حسابی خۆت بکە لە سەعات 8ەوە یان 9ەوە تا ساعت 4ەوە تا ساعت 3ەوە ئەو دانیشتنە دانیشتە تەوقیع دەکاتن ئەم حاڵەتە ئەم نوع جۆرێتی ئیشەیە وای لێ دەکاتن کەوە لە سیارە لە ماڵەوە لە دەرەوە لە سیارەی لە ئیشەوە لە ئۆفیسی ئەم شوێنانەوە دەکاتن کەوە نەخۆشی ئەم نەخۆشیانە باو بیتن زیاتر بیتن و زۆر گرنگە لە هەر کەسێک لە عمری 40 ساڵی جارێک یان 2 ساڵ جارێک فەحسەکانی بکاتن بستە لای دکتۆر ئەو شتانێکەوە هەیەی چارەسەر بکرێتن پێشەوەی حاڵی وەکو حاڵی پیتەر بیتن دەست خۆش زۆر سپاسان دەکەم بە پیتە دەستمان پێکرد زۆر سپاس بۆ هەردووک میوانەکانم دکتۆر سەڵاح و دکتۆرە ئیمان کە ئەمڕۆ لەگەڵمان بوون زۆر سپاس بە خێریش بێنەوە لە چێلتنهام لە بەریتانیا خزمەتێکی زۆر دەکەن لێرەش بێگومانم ئەو ماوەیە کە لێرە دیسان هەر خزمەت دەکەن سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوەش کە تاوکو ئێستا بە دیارمانەوە دانیشت بوون تەندروست بن